ما ئەگەر ئێستا بڕۆینە ئەو لەو محوەرە قسە بکەین ئێستا لە ساڵێک لەمەوبەر تقریبا بالضبط ساڵێک لەمەوبەرەکە کە لە مانگیەکی 2010 هەوڵی تیرۆرکردنە درا لەلایەن کەسێکەوە کەسێکی ناناسراوە پاش یەک ساڵ ئەو کەسە ئێستا دەستگیر کراوە یعنی کە ئێستا مانگیەکی 2011 ئەو کەسە دەستگیر کرا بالضبط پاش یەک ساڵ تۆ شکل لە چەند لایەنێک و چەند کەسێک و شکل هەبوو بەڵام کەسە تاوانبار نەکرد ئەو کەسێک کێژی گیرا ئەو کەسە بوو کە جێی شک بوو پێشتر ئێمە نازانین کەسێک یا کەسانێکن و چ لایەنێک لە پشتێتی و هێشتا توێژینەوەکانی پۆلیسیش دەری نەخستووە کە ئەو کەسە تاوانبارەیان نەبێ گومانە بێ بچێتە دادگا و ئەو گومانانە یا بڕەونەوە لە قازانجی دادگا قازانجی کێشەکە یان لە قازانجی کابرا خۆیە بێ و بەری دەرەچێ ئێمە نازانین ئێستا تا چ ڕادەیەک وایە و هەروەها ناژبێ حساب بۆ بکەین ئەگەر گومانەکان هاتنە سەر کابرایەکی کورد یا چەند کەسێکی کورد ئیتر لایەنی تر جێی گومان نەمێنن لەبەرەوە قەزێکە بۆ خۆی ئاڵۆزە پۆلیس هەر بەدوای قەزێکەی هەڕواتەوە دیسان تحقیقاتێکی خەیاڵی کراوەتیایە بەڵێ ئەوەی کە هەوڵی ئەو هەوڵە یا بەرامبەر بە تۆ کورد بوون ئەوروپی بوون چۆنەری بوون ئێستا تحقیقات لەگەڵ هەموو جنسێک کراوە لەگەڵ هەموو توخمێک لەوانە بەڵێ هەیە کووردە هەیە غەیری کووردە و غەیرە کوردەکانیش بە هەمان شێوەتیانە کە تاوانبارە یا جێگومانە لەبەرەوەی تر بەڵام زۆرتر گومانەکە بۆ چەند کەسێکی کورد چووە کە تحقیقاتی پۆلیس زۆرتری تر تەرکیزی کردوتەوە سەر ئەوان یعنی زیاتر گومانەکان وا دیارە لەسەریان خولاوەت ئەوە ژیراوە کووردە بەڵێ